سڵاوتان لەبێ ئەو منداڵە هاتە لای ئێمە لە تەواڕی تووشی گرژبوونی ماسوولکەکانی دەست و هەناسە تەنگێکی زۆر ببوو. باش پشکنین بۆمان دەرکەوت کە تووشی کەمی کالیسیۆم بە لە خوێندا. دەمەوێت باسی کەمی کالیسیۆم بکەم لە منداڵاندا. کالیسیۆم زۆربەی جار هۆکارەکەی بۆ ئەو دەگەڕێتەوە ئەو منداڵانە ڕێنی دەرەقیان دروست نەبووە لە زگماچیەوە یاخود هەندێک منداڵ بڕی پێویست کالیسیۆم لە خواردن وەرناگرن یا هەندێک جار بەهۆی کەمی ڤیتامین دی ڕوودەدات ئەو حاڵەتە یاخود ئەو منداڵانی تووشی نەخۆشی درێژخایانی گورچی لەبوونە تووشی کەمی کالیسیۆم دەبنەوە. نیشانەکانی لە منداڵاندان چین؟ زۆربەی کات ئەو منداڵانە تووشی گرژبوونی ماسوولکەکان دەبن بە تایبەتی ماسوولکەکانی پشت و قاچ و قۆڵەکانیان یاخود هەندێک جار دەبێتە هۆی گرژبوونی و ڕقبوونی ماسوولکەکانی بۆڕی هەناسان دەبێتە هۆی هەناسە تەنگێکی زۆر لە منداڵاندا. بەڵام ئەگەر حاڵەتەکە درێژخایان بوو ئەوە دەبێتە هۆی وشکبوونی پێست و ناسکبوونی نینۆکەکان و زوو شکاندنیان. ئەگەر هاتوو ئەم حاڵەتە لە کاتی خۆیدا چارەسەر نەکرێ ئەوە دەبێتە هۆی گەشکە دروستبوونی گەشکە لە منداڵاندا یاخود دەبێتە هۆی لێدانی دڵی ناڕێک دەبێت و خوانەکە دەبێتە ڕاوەستانی دڵ. بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە ئێمە ئامادەی کالیسیۆم دەدەینە منداڵەکان لە ڕێگەی دەمارەوە. تەندروست بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی